طبعا عميدي كليەکە عميدي جامعەکە دکتۆر هاشم ئەیوبی کاتێکە بینیمی بە جلی کوردیەوە هاتمە ناو قاعی مناقەشەوە زۆر پێی خۆش بوو. دوای حازری مناقەشەکە بوو خۆی حازری مناقەشەکە بوو. دوای چەند دقەیەک داوای کرد کە مناقەشەکە ڕابوەستێ، وتی بەس بۆ ئەوە هاتوومە ڕسمێک لەگەڵ قوتابیەکەیان بگرم. ڕسمێکی لەگەڵ ماگرد و دوایی بۆ سبەی چوومە لای باوشی بۆم کردەوەم لاولامی ماش کرد. وتی من بە ئەسڵا کوردم. وتی من بە ئەسڵا بەڵێ بەڵێ من بە ئەسڵا کوردم. گروپێکی واتساپمان هەیە کە هەموو عەمیدەکانی کولیاتی ئادابی عالەمی گردووەتەوە. ئەوید ڕسمەکەتم بڵاو کردووەتەوە لەو گروپە بزانە چیم نووسیوە لەسەری. سێرم کرد نووسیوێتی لەسەری أمجد بزيه الكردي يريد أن يثبت للعالم أن الأكراد ليس لديهم قادات عسكريين فقط بل علماء أيضا. كرد بس بونا سراون لعالما كسركردي عسكري كرديان هيا بلام نخيرواني علمايشيان هيا تنانت أو ما وصايانا بالذات دكتور علي الشيخ أيود براسي جوليكي علميت بمان كردناو بحثەکەیە نەمانزانی وە تا ئێستا کورد ئەوەنە عولەما و مفەسیری تایە.